دەمن ئەو کەسانەی بە گەرما و سەرما و بە شەو و ڕۆژ خەریکی جێبەجەکردنی ئەرک و پیشەکانی خۆیان بن. بەرنامەی پیشە ڕەمەزانی ئەم جارە لەسەر شەقامەکانە و لەگەڵ هێزەکانی وەزارەتی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆیە. دەمانەوێت ئەرک و پیشەی ئەوان و چۆنێتی ئیش و کارەکانیان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بۆ ئێوە بگوازینەوە. بزانین تا چەند هاوڵاتیان پابەندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ و تا چەندیش هاوکارن لەگەڵ هێزەکانی هاتوچۆ. لەگەڵماندا بن ئەزمون و کاری یەکێک لە کارمەندەکانی هاتوچۆ کە ماوەی 5 ساڵ دەبێت لەسەر ئەم شەقامە وەستاوە بۆ ئێوە دەگوازینەوە. زۆر سپاس کە جەنابەت وەکو کارمەندێکی هاتوچۆ و پیشەکەی ئێمەت قبول کرد و بەرنامەکەی ئێمەت قبول کرد سەبارەت بە ناساندنی پیشەکەی خۆت. کاگارام کێ و چەند ساڵ لەسەر شەقامەکان خەریکی ئەم پیشەیە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. من ناوم ئارام محمود عەبدوڵڵایە. لە ساڵی 2005 لە مانگی 2/4/2005ەوە پەیوەندیم کردو بە ڕیزی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەوانەشە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە ساڵی 2005ەوە بووم بە کارمەندی هاتوچۆ. بەڵێ لە 2005ەوە جەنابەت لەسەر ئەم فولکەیە خەریکی ممارسەکردنی پیشەکەی خۆت. لە 2005 لێرە بەردەوام لەگەڵ ئیشەکەی خۆمە ڕۆژانە کات بەسەرە بەم و ئیشەکەی خۆش بەسەرەوە. بەڵێ نزیکەی 5 ساڵ دەکات بێتاقەت نەبووی لەم شوێنە؟ چونکە خۆم بەویستی خۆم ئەم پیشەی هەڵبژار زۆر خۆشحاڵیشم کە بووم بە کارمەندی هاتوچۆ و لێرەشە کە دەوامەکەم هەیە. بەڵێ کاگەرم دیارم پیشەیەوە پیشەیە کە سەرما و گەرما ناناسێت. بە تایبەتیش لە ئێستا دەکەمە بەسمە ئێستا من لە ئەمە کانژمە 12 نیوەڕۆی و لەسەر شەقامەکان وەستاوین تا ڕادەیەک جەو گەرمی کردووە لە مانگی ڕەمەزانیش داین. تا چەند ئەرکی ئێوە قورسە لەم کاتانەدا؟ وەڵای ئێمە ئەرکەکەمان هەر چواروەرزی ساڵ هەر بە هاوین بێ زستان بێ بەهار بێ پاییز بێ ئێمە ئیشەکەی خۆمان چونکە بەدڵێکی سافۆکەین ئیشەکەمان قورسە ڕاستە بە گەرما ئێمە لەسەر جادەین بە زستان و بە کاتی بارانی مە هەر لەسەر جادەین خەڵک بۆ گەشت و بۆ سەیران چێتە دەرەوە ئێمە هەر لەسەر جادەین لە شەقامەکانی دەرەوەیان بەڕێخستنی شەقامەکانین بۆی خەڵک تووشی کێشە و گرفت و ڕووداوی هاتوچۆ نەبێ. بەڵێ تا چەند خەڵک هاوکارە لەگەڵ ئێوەدار پابەندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ؟ وەڵای لەخوا بەزیابێ سپاس بەخوا ئیسا زۆر خەڵک هۆشیاریەوەی هەیە کە پابەند بە ڕێنمایەکانی هاتوچۆ هێشە کە پابەند نابێ بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ئێمە بە زمانێکی شیرین لەگەڵیا هەڵسو کەوتەکەین لەگەڵیا وتوێشەکەین لەگەڵیا ڕاوێشەکەین کە پابەند بێ بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ئێمە بۆ ئەو لەسەر شەقامی ئەوەی کە من بۆ ئەوێ لەم خۆم ئەیزانم بەس ئەوگە تەطبیقیکا گیانی لە مردن نەپارێزێ گیانی سەداها هاوڵاتی لە مردن نەپارێزێ. بۆیە داوایان لێکەن لە ڕێنمایەکانی هاتوچۆ قەت بە دەرنەبن چونکە لە زەرەری خۆیان نییە لە قانجازی خۆیانە ئێمە بۆ ئەوان لەسەر جادەین. لە ماوەی ڕابردوودا ئێمە دەزانین بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا قەدەغی هاتوچۆ لە شەقامەکان ڕاگەیەنرا. خەڵک تا چەند هاوکار بوو تا چەند پابەند بە ڕێنمایەکانەوە؟ وەڵای کاتی کەرەنتینەی ئێمە زۆر سپاسی هاوڵاتیانەکەین بەدەم ئەو بانگەوازەی بەڕێبەراتی هاتوچۆ ژووری ئۆپراسیۆنەکانەوە هاتن کە پابەندی ڕێنمایەکان بن کە قەدەغی هاتوچۆ بشێنن قەدەغی هاتوچۆ بکەن لە ماڵەکانی خۆیان بمێننەوە تووشی ئەم ڤایرۆسە نەبن. زۆر سپاس بۆ هاوڵاتیان کەم تا زۆر یعنی بگرە لە 95 خەڵک پابەندی ڕێنمایەکانی ئێمە بووە. ئەوەشی کە پابەند نەبووە بە ڕێنمایەکانی ئێمە و هاتۆتە شەقامی شکانوە ئەگەر هیچ مەبەستێکی زەروری لە پشتەوە نەبێ یاخود خوانەخواستە ئەڵڵاو خەسخانێکی لە پشتە بێنن حاڵێکی تەواوی لە پشتەوە نەبێ ئێمە بەپێی ئیجراعاتەکانی خۆمان ئیجراعاتمان لەگەڵا کردووە. بەڵێ هەندێک جار لەوانەیە خەڵکانێکە و بێ تەکلیفێکیان کردی بێ ڕێگامان دەمچینە دەرەوە چۆن بۆ ئاڵتیەوە ڕوویداوە ئەم جار؟ زۆر هاتوو یعنی زلام مەبوو هاتوو بۆ لای ئێمە وتێتی من بە تەمام لەم هەفتەیە بۆ نمونە بچمە پرۆسەی هاوسەرگیریەوە ئێمە وتمانە باشە ڕۆژ نما بوو لەم هەفتەیانە بێت تۆ بچیت لە بەڕێبەراتی ئێمە یان بچی لە قایمقامەتی سلێمانیەوە ڕێگە پێدانی بۆ بکرێت بڵێ چی با ئەو پرۆسێ بۆ سێنی چووکەکەم لە بەرژەوەندی هەمووانە بۆی تووشی کێشە نەبین بۆی تووشی ئەم ڤایرۆسە نەگریسە نەبین کە لە وڵاتەکەمانە بڵاوبۆتەوە ئەتوانی تۆ تاخیریکی بۆ کاتێکی تر ینی چەندەها شتی تر کە تۆ بنەچم بۆ سەفرەیان باخمەیان شتم هەیە لە دەرەوە سەردانی ماڵە خەزوورانیان بووە زۆر زۆری ینی هەرچیمان ڕاوەسان پێشەوەی نکرێکم ماڵی خەزوور مانێ ئەمە شتێک بوو کە بە بیان بوو خێزانی لەگەڵات دانیشتویشمان بۆ ناکرێت بەس ڕێنمایەکمانە کرد و کام شەقامی بمانزانێ لاوەکی و چۆڵ و ناچێت دەسەر شەقامی گشت و خەرباڵقی دروستکە ئێمە لێەوە هاوکاریمانە کردووە ڕۆشت.
بەڵێ کاکەرم دیارە ئەم پیشەیەوە بەڕاستی پیشەیە کە کۆمەڵێک کێشە و گرفتان بۆ دروست دەکات لە ڕووی تەندروستیەوە معاناتی ئێوە چۆن چی بکرێت بۆ ئەوەی ئاوەڕ لێو بێتەوە زیاتر هاوکاری ئەوە بکرێت؟ وڵای ئێمە بە ئەم باسی کەم کارمەندانی هاچووی پارێزگای سلێمانی تیاشە لە ناوانە بەڕێبەراتی هاچووی پارێزگای سلێمانی بەڕێبەراتی هاچووی ناو شارمان ئێمە کارمەندانی هاچووی ناو شار لەسەر شەقام و گۆڕەپانەکان بەڕۆژ ئەگەر بێت تووشیگاری نەخۆشیەکانی هاچووی کە کارمەندانی سەر شەقام و گۆڕەپانەکان بکەی ئەکسەرێتمان ینی بەخۆشمەوە لیان دەرنەکەم هەیە تووشی نەخۆشی ئینزیلاق بووە سەوەفان بووە ینی ئەگەر نەخۆشەکانی تر بە بۆنەوەی سیارەکە زۆر ئێستا خەڵک زۆر پێویستی بە سیارە نییە و ئەشێنێتە دەرەوە دووکەڵێکی زۆر گازێکی ژاراویە بۆ ئێمە هەم لە ڕێی لوتەوە هەڵێمژین هەم کە ڕۆژانەکە لە گۆڕەپانەکان ئاوەسین فقراتی پشتمانەیە سەوەفانمان هەیە ئینزیلاقمان هەیە من شخصی خۆم شەوان لەوانەیە لە تاو ئازاری قاچەکانم ئارام نەبێ ینی ئەوە زۆر خۆشحاڵیشم بە ئیشەکەم بەسەوەی کاتی داوامەکەشم کە ئەوەسم لە گۆڕەپانەکانە ئەڵبەتە و نەخۆشیانەتیا هەرڕوویە لە ئەفسەر و کارمەندانمان لە شەقام و گۆڕەپانەکانە. بەڵێ بە هیوای تەنووسێکی باش بۆ ئێوە کاگەڕام گەندەر بەڕاستی ئەگەر ئێوە نەم لە شەقامەکانە جەنجاڵی دروست دەبێ و بڵاوەکانیان چۆ بەردەوام بەرەڵایەمە بووە لە شەقامەکان ئاوەساین بووی ئەو بەرگەستی پێمان لە بەر کردووە ڕاستیەکەی ئێمە لێوە خزمەتەکەین خزمەت بە تۆکەین خزمەت بە چەنەوە هاوڵاتیانەکەی فەرق نییە لە بینی ئێمە کوردە عەرەبە تورکە فارسی ئێمە هەرچوە پارچی کوردستان هەرچی بێتە شارەکەەوە ئێمە بەیەک دڵ و بەیەک ژیان تەعاملی لەگەڵاکەین ئێمە داواکاری لەوانە کە ڕێنمایەکانی ئێمە جێبەجێ بکەن بۆی تووشی گرفتی ڕووداوی هاتوشۆ نەبن بۆی سبێنە خوانەخواز مردنی تا ڕوونەیە بۆی شین و کۆسب لەو عایلەیە دروست نەبێ تۆ سیارێکت پێ لەخوا بجار خوا سەد ئەو نەیترێ باتێ بۆ خۆشییتە دەرەوە کارێک مکە تووشی ناخۆشی بی بۆ ئێمەش و بۆ بنەماڵەکەش بۆ عایلەکەش بۆ یەشێکی لەناو عایلەکەدا گیان لە دەست بات یانی لەناو عایلەکەتا دیار نەمێنە زۆر ناخۆش هەر سیارەش هیوات دەکرد کە سیارەش هەر نەبووایە. کاگەرم ئێوە ڕۆژانە چەند کاتژمێر لەسەر شەقامەکاندا کار دەکەن؟ ئێمە ڕۆژانەش نزیکەی 6 کاتژمێرنی بۆ 7 کاتژمێر وەجبەی بەیانیانمان هەیە و وەجبەی نیوەڕوانمان هەیە وەجبەی بەیانیانمان کە لە کاتژمێر 7ەوە یەنە سەر پیشەکەیان تا کاتژمێر 12:30 چارەک بۆ یەک وەجبەی دوانیوەڕوانیشمان لە کاتژمێر 12 چارەک وێن بۆ 6:30 ئێوارە. ئەی ئیجراتەکان چۆن لەسەر شەقامەکان؟ ئیجراتەکانی ئێمە ئێستا من لە گۆڕەپانەکانان کە لێرا وەسان ئیشی ئێمە زیاتریان وەستان و بەڕێکردنی ئۆتۆمبیلە دوو کارمەندین لە گۆڕەپانەکانە ئەکسەرەتی گۆڕەپانەکان کارمەندێکیان ڕەچاوی شەقامەکەکە ینی چاوی لە شەقامەکەی کارمەندێکیشمان هەر احتیاجی ئیشارەت بە شەقامەکەین کە لە چی سایدێکا بۆ چ لە چی سایدێکا بڕات سایدی بەڕێکردن سایدی ڕۆشتمانی ئێمە. بەڵێ هەبووە ڕۆژە لە ڕۆژان بیرت لە وازێنانی ئەم پیشەرتی بێتەوە؟ ئەبەت ینی ئیشەکەم ئەو نەخۆشوێ ینی بگرە زۆر خۆشحاڵیشم بە ئیشەکەم ینی خۆم شخصی خۆم لەوانەیە گریانم هاتبێ بۆ کاتی پیشەکەم سوێن بەخوا سوێن بە ئەڵڵا گریانم هاتووە کە شەقامی سالم ئەوا بە شۆڵی بینو لە کاتی کەرەنتینەیە هەموو شتێ پشت بەخوا کۆتاییەت ئیشەڵا کۆتاییش هاتووە پشتیوان بەخوا و بە پشتیوان بە تیمەکانی هێزەکانی وەزارەتی ناوخۆ تەندروستی ئیشەڵا ئەو ڕۆژەش تێپەڕێنی مەبەستم کارەکەی خۆمە زۆر خۆشحاڵم و چووکە خۆم هەڵبژارد و هەڵبژاردی خۆشمە خۆشحاڵم بە ئیشەکە. بەڵێ هەبووە لە ماوەی ئەم 5 ساڵەی کارکردن و یاخود داوام لەسەر شەقامەکاندا تووشی ڕداوێک بووبی کە لە خەیاڵتەما بێتەوە ڕداوێکی خۆش بێ ناخۆش بێت؟ وڵای ئێمە ڕۆژانە ڕووداوی خۆشی شەبینین و ڕووداوی ناخۆشی شەبینین و بەسەراتی خۆشیشمانێ و ناخۆشیشمانەیە بڵێن ئەوە باشتر وایە ڕووداوە ناخۆشەکانمانەوەیە کە تووشی حادث ئۆتۆمبیلە تووشی سە بۆ نمونە 2011 بوو لە بەردەم ئەم سۆپەرمارکێتێرە بڵێن ماکدۆناڵۆمانە حادثەیەک بوو ینی شۆفێرەکەی بەداخەوە ئافرەت بوو کە تووشی حادثە بوو لەوانە مناڵێکیان تووشی کەم ئەندامی بە سوپاس بۆخوا ئەوە نەبوو ژیان بەخشێ بەس تووشی کەم ئەندامێکی جەستە بوو ئەو بەلام و زۆر ناخۆش بوو چوومە سەر ڕووداوەکە بینیم زۆر بەلام و ناخۆش بوو ڕووداوە خۆشەکانیشمانێمە من واسی بڵێم ئێمە لەگە برادرانە ئەگەر بچین کاتی پیشۆکانمان بچین بۆ ناخواردنەوەمانە ڕۆژێکیان چین بۆ مەطعەمێ لە مەطعەمەکانی شاری سلێمانی سێ برادر بووین کە چوین بۆ مەطعەمەکە سەلامان کرد و هاوڵاتێکمان بینی بە ناخواردنەوە سەرقاڵ بوو
لە کاتی ناخواردنەکە بە تەلەفۆن قسەیەک ئێمە وتمان سەلام عەلەیکم ئێمە بینی ئێستا تەلەفۆنەکەی لابرد پێکەنی نەگوتم بۆ لاوتی بەخوا وا مەزانی مەفرەزە ناتوین وتم مەفرەزەتی بۆ ناخواردن ناتوین ئەوم بەلاوە زۆر خۆش بوو تا بۆ پشتنی سەلامەتی لار بەگناوی شیە بەس ئەوەشی بوو ئەوەشیە بەس کەرتێکی تریشیان هەر لەگەڵم عینەکە تۆزێ عەداواتم هەیە ئەمە عینەکەم لە چاوە بوو 2005 تازە تەخەڕۆچم کردبوو ئەتر بە عینەک هاتمە سەر شەقامەکان و ئەمانە و ئیجراعاتمە کرد و سوتفە ئۆتۆمبیلێکم ڕاگرت وتم کاکەوە بۆ جامە ڕەشە پێکەنینێکی کردی وڵای قوربان من جامی سیارەکەم ڕەش نییە عینەکەکی خۆ ڕەشە ئەوە بەڵام یعنی وەکو یادگاریەک هەڵم گرتووە لای خۆ زۆر بەڵامەوە خۆش و سەرەتای پیشەکەم و دەست بە کارکردنی پیشەکەم بوو شتێکی خۆش بوو بەڵامەوە بەڕاستی کاگەرم لە کۆتاییدا قسەی ئێوە چییە چی بکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆوە بۆی سەلامەتی گیانی خۆیان پارێزراو بێت ئێمە لە کۆتاییدا ئەم هەموو کارەیە کەین لە پێناو سەلامەتی هاوڵاتیانایە ئێمە لێرەوە داواکەین دووبارش داواکەین لە خوشکانمان لە برایانمان لە بواری شۆفێریە چی گەنجەکانمان پابند بن بە ڕێنمایەکانی هاتوچۆ وڵی ئێمە بۆی ژیانی ئێوە لەسەر شەقامەکانی ئێمە لە کاتی گەرما لە کاتی سەرما ئێمە بۆ ئێوە کە ئێوە تووشی کێشەمە هیچمان نەکردێ باشتێکە ئێمە ئەو هەموو ئەرک و ماندووبوونەمان بۆ ئێوەیە لە پێناو پاراستن و سەلامەتی ئێوەیە ئێوە شتکاتان لێکن ڕێنمایەکانی ئێمە جێبەجێکن بۆ خۆتانە بۆ تەندروستی خۆتانە بۆ ژیانی خۆتانە بۆی دوور بن لە کەمەندامی بۆی دوور بن لە حاڵەتی نەخوازرا و تکاتان لەکەین ڕێنمایەکانی هاتوچۆ بپارێزن و واز بێنن لە تیژڕەوی وازی لێبێن تکایە بەڵێ کاگەرم گەن سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ بەڕێستان ئەرکتان کێشاکە ئێمەتان بەسەر کردەوە زۆر سپاس جارێکتر بۆ جەنابتان زۆر سپاس بەڵێ دەربینەران کاگەرم نزیکەی بە دیاریکراوی 15 ساڵە لەسەر ئەم شەقامە و لەم فولکەیە خەریکی ممارەسەکردنی پیشەکەی خۆیەتی هەر پیشەیە کە خۆشەویستیت بۆ نەبێ و نەتوانی وەک خۆی جێبەجێکی دیارە بێگومان ناتوانیت یاسەر کەوتو بیت ئەوەی بینیتان پیشە و ڕەمەزانی ئەم جاریان تابەت و بە کارمەندانی هێزەکانی ناوخۆ و هاتوچۆ لە شەقامەکان تا پیشەیەکی دیکە و بوارێکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ